سڵاوتان لە بێبیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن هاتمەوە وڵاتان. لە بازنەی هەڵبژاردندا هەمیشە گوتومە و دەیڵێمەوە کاندیدەکانی لیستی 275 کاندیدی بەهێزن، کاندیدانێکن کە دڵسۆزانە و کارامەیانە لە ڕابردوودا خزمەتیان بە کورد و کوردستان کردووە. لە ئەمڕۆدا لەگەڵ بربژێرێکدا قسە دەکەم کە 34 ساڵی خزمەتی خۆی بە خوێندنی باڵا بەخشیوە، نزیکەی 20,000 فێرخوازی پێگەیاندووە بۆ خزمەتی کورد و کوردستان و وچانی نەداوە لە دڵسۆزیەکانی لە ڕابردوودا. ئەمڕۆ باز لە یاخود گفتوگۆ لەگەڵ ئەو کاندیدە بەهێزەی پارتی دەکەم کە دکتۆر کاوە قەرەداغیە وەکو ژمارەسی هاتوۆتە مەیدانەکە و داوای دەنگ لە دەنگدەرانی خۆی دەکات. بەڕێز کاک دکتۆر، سپاسی بەڕێستانەکەم کە دەرفەتت پێین لەم بەرنامە تایبەت و باش و دانیسخەدا لەگەڵمان بی بۆ قسەکردن لەسەر ئەو هەک بە دەوڵەمەندەی کە بەڕێستان لە ڕابردوودا پێشکەشی کورد و کوردستان و گەنجەکانتان کردووە و دەستپێکیش دەڵێم بربژێربوونتان پیرۆز بێت. سپاس دەکەم، تەوان سپاسی بەڕێز دەکەم، سپاسی کەناڵەکەکەم، سپاسی ئەوانەی پیشکامیراکەم، سپاسی گشت کوردێکی دڵسۆزەکەم کە ڕۆژی دەنگدانە چیە دەنگەدا بە 200 لیستی 275 ئینشاءالله ئاوەدانیەک و خۆشیە گەخینەوە دڵی نەوەکانی داهاتوومان کە بەداخەوە لاواز بوو لەم ساڵانی پێشوە. کاک دکتۆر، ئێمە تەبعاً دڵخۆشین لێرە و لەوێ کە لە نێو بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان و لیستە مەزنەکە و داربەڕوەکەی پارتی دیموکراتی کوردستاندا ناوێک هەیە کە پێی دەگوتێت دکتۆر کاوە قەرەداغی لە ئەمڕۆدا وەکو ژمارەسی هاتووە داوای دەنگ لە هاونیشتیمانیان و هاوڵاتیان و ئەو قوتابیانە دەکات کە لە ڕابردوودا لەسەر دەستی ئەو پێگەێنراون. دەستان خۆش بێ، من هیوادارم لەم گفتوگۆیەدا بتوانین گفتوگۆیە بکەین کە سوود بە بیسەر و بینەرەکەمان بگەێنین. سەرەتای پرسیار دێمە لای لای ئەوەی کە بپرسم ئێوە بچنە پەرلەمان، بچنە بەغداد، بەرگری لە چی دەکەن؟ کۆمەڵێ ماف هەیە. من هەموو ئینسانێک یەکەم شت بڵین ئەبێ داوای مافەکانی خۆیەکە، مافی خێزانەکەیەک، مافی هاوڕێکانێکە، مافی دانیشتوانی شارەکەیەکە، مافی نەتەوەکەیەکە. ئێمە کۆمەڵێ مافمان هەیە وەکو کورد، وەکو کوردستانی پێشێر کراوە بەهۆی هەندێک بڕگەی جێبەجێ نەکراوی دەستوری عێراقی کە ئێمە خۆمان بەشدار بووین لە دانانی ئەو دەستورە وەکو میلەتی کورد و لە هەمان کاتە هەندێک یاسای هەڵە کە دروست بۆ لە عێراقا داڕژێراوە ئەندامانی پەرلەمانی پێشوو بەگشت لایەنە کوردیەکانەوە لەوانەیە شارەزاییان نەبوو بێ لە دەستنیشانکردنی و بەرگریکردنی. بۆیە سەیرەکەیت لە ماوەی ئەم چەند ساڵی پێشوە بە تایبەتی لە ساڵی 2014ەوە هەتاکو ئەم کات و ساتە فەرمانبەرێکی کوردستانی جوتیارێکە گەرمی چان بێت، هاوڵاتیە کە بیەوێت ژیانێکی بەختەوە بەرێتە سەر سەیرەکەی دائیمەن لە ئەو پێشێر کراوانە یا باڵێ ئەو یاسا هەڵانی کە هەیە یا ئەو بەرگە دەستورانی کە بە جێبەجێ نەکراوە مافەکانیان خوارد. بۆیە من هەوڵەیەم لێرەوە وەکو فەرمانبەرێکی هەرێمی کوردستان و مامۆسایەکی خوێندی باڵا کە چەندین ساڵە هۆکارێکی سەرەکی بۆ بەغا بۆ ئەوەی پاشەکە و دروست بێت و موچەکانمان فۆتێن. لە هەمان کاتیشە سەیرەکەی خانە نشینەکان ئیسەج موچەی 12 مانگەکەیان وەرنەگرتەوە، من یەکێکم لەوانەی کە وەرم نەکردو دوایەوە کە خان نشین ئەو قوتابیانە کە لە سنووری سلێمانیان کە پێویستیان بەوە بووە موچەیەکیان هەبێ دوای ئەوەی کە بڕوانامەکەیان بەدەستهێنن هەلێکی کاریان بۆ دروستە بێت لە هەستی مناڵەکانمەوە، کچەکانمەوە، کوڕەکەمەوە، خوشکەزاکانمەوە، ئامۆزاکانمەوە، اینجا گشت مناڵەکانی نەتەوەکەم کە ئەوانی کە هەمویان خوشکەزام و برازام و مناڵی خۆ من بچم دیفاعلن دیفاع با بڵێن بەرگری بکەم لەو خانشینانی کە کەم ئەندامن شەهیدن، مناڵی شەهیدن کە زۆر پێشێلی مافەکانیان کراوە. من لێرەوە هەوڵی ئەوایە باشە بە زوعدەیان بڵێم من جێبەجێیەکەم ئەبیە لێرە ئەو لیستی کوردستانی بە هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو ئەندامەکانی ئەگەر خوای کردو من لە نێوانیان هەبوو ئەبێ بیان کەم بە یەک تیم، بیان کەم بە یەک عائیلە، بە هەموو جۆرێک هەوڵ بین ئەو مافانە بگەڕێن. کەواتە هەر وەڵامی ئەوم دەدەیتەوە کە دەڵێیت من دەبمە بەرگریکار
لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بۆ شێوە تەقلیدیە نا تەنها دانیشین دەسەڵ بڕین و بەڵێ بکەین و تێیپەڕێنی. بە حکمی ئەزمموی ژیانم لە ماوەی 43 ساڵ خزمەتی وەزیفیما بە حکمی ئەوەی دەربەدەری کوردستانم بینی لە بەسرە لە سەرەتایی داخل بووم لە کەربەلا با بڵین ئامادەیی و ناوەندیم تاوا کردووە زانکۆم لە بەغا ماستەر و دکتۆرام هێناوە لەگەڵ برا عەرەب و شیعەکان و سنەکانە هاوڕێتێکی بەقوتم هەیە ئەبیە وا بکەین ئێمە ئەندامە ئەو نەک من بۆی جارێکان نازان و دەنگدەری دڵسۆز دەنگ ئەیاتیانە ئینشاء الله دەنگی ژەهێنین ئێمە هەوڵ بین هەمومان وەکو تیمێکی کوردی تیمێکی نەتەوایەتی چینە ناو ئەو برایەنەمان کە ئێمە ئیمانمان بەوەیە کە هاوبەش بین لەگەڵیانە لە عێراقا بتوانین چۆن پەیوەندیەکی بە قووەت دروست بکەین لەگەڵیانە وایان لێ بکەین ئەو بیرۆکەی کە هەیەە سەبارەت بە کورد و کوردستان بەرامبەر بە مافەکانمان هاوسەنگیەک دروستکەین لە نێوانمانە بۆ ئەوەی بگەین بە مافەکانمان و مافی عێراقیەکانیش. باشە بەڕێزت لە چەندین دیمانە و گفتوگۆدا بەرکەوتنت لەگەڵ با بڵێن کەسانی ڕۆشنبیردا هەبووە بە حکمی زمانەکە کە زمانەکە باش دەزانیت و بەرکەوتنی باشیشت هەبووە لەگەڵیاندا ئەم بەرکەوتنانەی ڕابردوو بوونەتە دەستکەوتێک بۆ ئەمڕۆت کە کاری لەسەر بکەیت و بڵێ بە دەنگدەرەکان دەنگم پێ بدەن تا ئەو دەستکەوتانی لە ڕابردوودا بەدەستمێناوە زیاتر بە هێزێکی باشترەوە لە پەرلەماندا ئەو پەیوەندیانە کە دروستم کرد بە پەیوەندیەکانەوە ببنە هێزێکی بەرەو پێشچوونم. من وەکو کاندیدێک ئەگەر من چوومە ناو پەرلەمانی عێراقەوە بتوانم چەند توانیومە و چەنگیش ئەتوانم سازان دروستکەم لەگەڵ گشت ئەطیافەکانی عێراقا و نەژگەڵم هیچ ئەندامێکی کورد کە ئەچێتە ناو پەرلەمانی عێراقەوە بێ سازان لەگەڵ هاوڕێکانیان باشە. بۆ نمونە من ڕۆژێکیان لە یەکێک لە با بڵین پەرلەمانتارەکانی کابینەکانی پێشوو لێم پرسی وتم بێ زەحمەت پێم بڵێ دانیشتەکەتان چۆن بۆ لە ناو پەرلەمانی عێراقا ئایا بە حەسەبی حروفی ئەبجەدی بووە کوتلەکاری بووە حزب و حزبکاری بووە وتی دکتۆر هەر جاری بە جۆرێک بووە وتم چۆن بە جۆرەکە من وا بە چاکی ئەزانم ئەو ڕۆژەی کە ئەم کاندیدانە ئەچنە ناو پەرلەمانی عێراقەوە هەر یەکێکیان بە ئافرەت و بە پیاوە بە پیر و بە گەنج هەرێکیان بچێتە پارچەیەکی ناو هۆڵەکەی پەرلەمانەوە هاوڕێیەتێک دروستکە لەگەڵ ئەو ئەندامانێکی کە لەسەر ئاسی عێراقا بۆی هەمویان کۆکەینەوە بە ڕێگایەک وەکو ڕێگای شەمە نەفەرێک بە تیجاهی مافەکانی کورد. باشە کاک دکتۆر لێرە و لەوێ پرسیار دەکرێت ینی وەکو گوتم لە ڕابردوودا بەڕێستان خزمەتتان بە قوتابیان و پێگەیاندنیان کردووە بەبێ جیاوازی و تا ئێستش ئەم ڕەنگە بە جەنابتەوە دیار نەبووە کە تۆ بربژێری پارتی بیت. پرسیارەکە لێرەدایە چۆن باوەڕت هێنا لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان خۆت بربژێر بکەیت؟ من سەریحە بم لەگەڵ تا 34 ساڵە خزمەتی ئەم دەڤەراکەم خوازیار بووم ڕۆژێ ڕۆژان ئەو شەرەفبەندیم بەنیە بچم لە بەغا خزمەت بکەم نەک لەبەر بودجە و لەبەر داهات و ئەمانە بێن لەبەر ئەوەم نەبووە لەبەر امتیازات نەبووە فقط لەبەر ئەوەی ئەتوانم من لە نێوان ئەو برا عەرەبانەمانە ئەو برا شیعە و سوننانە بتوانم چۆن بەرگری لە مافەکانی کورد بکەم بەڵام بەداخەوە دەرفەتم پێ نەدرا. ئەم جارە سوپاسی سەرۆک بەرزانیەکەم سوپاسی مەکتەبی سیاسی پارتیەکەم سوپاسی مەکتەبی ڕێخستنی سلێمانیەکەم سوپاسی گشت ئەو برادراناکەم کە پشگیریان کردم کە داخلی ئەو شەرەفمەندیان پێیام کە پشمە ناو لیستەکەەوە کە هەڵیان بژاردم کە پشمە ناو لیستی پارتی دیموکراتی کوردستان 1970 بۆ ئەوەی زمانێک بم کە دیفاعێک لە مافەکانی کورد بکەم لەسەر استراتیژیەتی کورد و کوردستان. باشە کەواتە پرسیار وا بکەم پارتی بوون لای جەنابی دکتۆر چی دەگەیەنێت؟ بەڵێ هینێکی کاگنێچیری جارێکی یاوتی وتی وەکو ئەڵەن پارتی بوونێ قەرزارن ئەوە من قەرزەکەی خۆمم مایەوە من لە ناخا ئێڵێم باپیرمان پارتی بووە هەموو ئەوانی کە ئیسە لایەنە سیاسەکانی کەن پارتی باپیریان پارتی بووە ئەگەر بە پارتی ئەڵێن هەڵەیە کابوو باپیرتان هەڵەیە ئەگەر بە باوکتان هەڵێن ئەگەر بە پارتی ئەڵێن هەڵەیە کابوو باوکیشتان هەڵە بووە ڕۆژێ لە ڕۆژان خزمەتی پارتی کردی بێ بە ڕێبازەکەی بەرزانی کەوابوو ئەگەریسە بڵی پارتی هەڵەیە کەوابوو تۆ هەڵێن کەوابوو جوتیارێکی باش ئەگەر درەختێکی باشی چان
معنای ئەوە نییە جوتیارەکە خراپە درەختەکە باش بوو کەوابوو جوتیارەکە باش بووە ئەگەر گشت کاندیدەکانی لایەنەکانی کە تەمەنا ئەەکەم هەموو لایەنەکانێکی کە لە کورد و کوردستانە کە کارەکەن لە ناو کورد و کوردستانە کارەکەن تەمەنا ئەەکەم بە ڕێبازەکەی بەرزانی لەمر کار بکەن بە هەتاکو عقل ئیستراتیجی کورد هەبێت کە کاک مەسعود بەرزانیە و کاک مەسوور و کاک نێچیرە ئێمە ئەتوانین بگەین بە مافەکانی نەوەکانی کەمان ئێمە من ئەو 66 ساڵە تازە ئیتر والله عەلەم چەیین کە ئەژین بەڵام با مافی مناڵەکەم پێشێر نەکری و کوچەنەها ساڵە کورد زەریبی ئەوەی یاوە ئەمڕۆ گشت دەندەرانی کورد پێویستەکە ببین بە یەک دەنگ هەچ ڕۆژێک کە بتوانیمان مافەکانی کورد بەدیبێنین ئەو کاتە ئازادین من تۆم بەدڵ نییە تۆ منە بەدڵ نییە ئەوە فکری دیموکراسی پارتی دیموکراتی کوردستانە هی ئەغلبیە هێنێ بە ئەو سەرکەوێت باشە ئێستا لای جەنابتان ئەو با بڵێن ڕێی بارزانی نەمر چ ڕێیەکە ینی بیسەر و بینەرێک و دەنگدەرێک کە تا ئێستا دەنگی بە پارتی نەیاوە چۆن ئەم بیر و باوەڕە دروستکە کە دەنگ بە پارتی بدات من لەو باوەڕام تاقیکردنەوە باشی بەڵگەیە بەڵێ ئەوە سەیرێکی بەراوردێکی خۆمان بکەین منطقی عقل بخینە بەهینەوە بیر و باوەڕمانەوە سێرێکی ئەو منطقەیە بکەین سێرێکی خانەقین بکەین خانەقینەکان و بچن زیارەتێکی زاخۆ بکەن سێرێکی سلێمانیەکان سلێمانی شاری هەڵبەت و قوربانی لە ماوەی چەندها ساڵە لە ماوەی مێژووی شۆڕشی کوردیە دائیمەن سلێمانی پێشەوا بووە لە دانی دەریای خوێن لە پێناوی مافی کووردا ئێستا سێرێکی سلێمانی بکەین سێرێکی هەولێر و دووهۆک بکەین من ناڵم هەولێر و دووهۆک و زاخۆ جوانترین جێگان کەمال بەس بۆ خوای بۆ عەبدینیە خاڵی لاوازمان هەیە خاڵی بەهێزیشمان هەیە بەس بەراوردێ بکەین لەم بارودۆخە لەم ئاستەی کە وەزعی هەرێمی کوردستان وەزعی حکومەتی هەرێمی کوردستان لە نێو وەزع ئەقلیمێکە هەولێر و دووهۆک خوازیاری هەموو کەسێکی عێراقیە و شەرق ئەوسەتیەکە تیا بشی دەمن وەکو خەڵکی شاری سلێمانی ئەڵێم باشە دەنگدەرانی شاری سلێمانی با ئەو دەرفەتە بین بۆ 4 ساڵی داهاتوو یا ئەوە تا ئەڵێن ئێمە پەشیمانین کە پەشیمان نابین یان ئەوە تا هەتاکو ماوین ئەڵێن پەشیمانی لەسەر ئەوەی کە ڕێبازی بەرزانی تۆزیە لاوازمان کرد لەم دەڤەرە بەقووەتمان نەکرد زۆر جار من دەڵێم لە ڕابردوودا دەیانگوت ئەوەی ژیرێکی نییە باژیرە پیاکە وانە تەجروبە و ڕابردوو ئەو بەرزونزمی و هەڵکشان و داکشانەی کە لە ژیانی جەنابتانە ڕوویاوە دەتهێنێتە ئەو بڕوایەی کە لە ئێستادا بڵیت بڵێ بۆ کوردستان پارتی گرنگە بۆ ئاوەدانی پارتی گرنگە بۆ پەیوەندە دیبلۆماسیەکان پارتی گرنگە لە وردی مامەڵەکردن و داهاتەکان و موچە و شایستەکاندا پارتیمان پێویستە لە ژیانێکی شایستەدا وەکو من زۆر جار دەڵێم لە کارەبا و ئاو و خزمەت گوزارەکانە هەر پارتیمان پێویستە ئەم ژیرانەی ئەمڕۆ کە ئەم دەستکەوتە باشانە دەبین و سەیرێکی ڕابردوو و مێژوو دەکەن دەڵێن ئافرم بۆ پارتی کە بەم شێوەیە من ئەڵێم ئافرین بۆ ئەو عەقڵە سیاسیە نەتەوەیە استراتیجی کە هەوڵ ئەیە بۆ کورد و کوردستان کە لە پارتیا و لە قیادی پارتیایە ئەو ڕۆژەی کە ئەژماری من بوو لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیا لە جێگایەکا بوو وتیان دکتۆر ڕەچێ بە ئەژماری من ئەژماری من مای ئەکاونتینگە وتم پێویستەکە یەکەم کەس بووم کە وتومە ئەژماری من ڕاستە ئەژماری من ڕاست بوو کارەبا ڕاست بوو خەتی ئاو ئیستا کە سەرۆک کاک مەسعود بەرزانی پرۆژەی ئەعلان کرد کە خەتی ئاوی سلێمانی چاکترەکە بۆ ماوەی 30 ساڵیکە هی هەولێر وەکو هەولێر ئەمانە هەمووی شتی چاکەیە کە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ ئەدا بە قیادی پارتیەوە جێبەجێی کە سەرڕای ئەوەی کە نەیارانی پارتیمان لە ناو ریزەکانی کورداتیایەتی و لە عینە کاتیشان لە دەور و پشتیشمان لە ئەقلیمی شاتیاتی و لە عێراقی شاتیاتی بەڵام هەمیشە پارتی هەر خۆی ئەتوانێت بچێتە سەرەوە سەرکەوتووە بێت متاکیدیشم لێ ئینشاء الله مستقبلا ئینشاء الله کە ئاڵای پارتی دائیمەن بەدەست هەموو کوردێکەوە بێت لە هەر شوێ پارتیشەی کوردستان باشە کەواتە باپرسیار لەو شێوەیە بکەم ئێستا دەنگدەرانی بەڕێستان لە سلێمانین و لە سلێمانیەوە هیوا ئومێدێکیان بە پرۆفیسۆرێک و دکتۆرێکی بواری کارگەری و داراییە کە دکتۆر کاوە قەرەداغیە وەکو ژمارە 30 دەیانەوێت بێنە پێشەوە دەنگ بە تۆ بدەن چی دەکەی بۆ سلێمانی؟
من وعد نایە بڵێم ئەتوانم فلانشت بکەم بۆ سلێمانی بیکەم بە وعدێک لەسەر خۆم چووکە لە دواییە لە بەردەمی خوا بەرپرسە بم لە بەردەمی دەنگدەرانە بەس ئەوەی کە من چەشتم لە ماوەی ئەم 34 ساڵی حکومەتی هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی کە جینۆسایدێکی کەیان کردین بە ڕێگای ئابووری لە حکومەت و لە بەعزێک لە ئەطیافی عێراقی و وڵاتەکانی دەور و پشت من هەوڵ بەم بەو توانایی خۆم دەنگدەران و خەڵکی شاری سلێمانی منیان بینیوە لە هەموو کەناڵەکانە و چۆنیش بۆ دیفاعم لەسەر شتە زانستیەکان بڕگە زانستیەکانی کارگێڕی و دارایی لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان من حەزەکەم ئەو توانایان بەکار بێنم بۆ ئەوەی بتوانین ئەو مافانە بێنینەوە بۆ کوردستان وەش بەنسبەت شاری سلێمانیشەوە شاری هەڵمەت و قوربانی شاری دڵسۆزان شاری بەوەفا شاری ئینسانی کاریزمای بەرز لە خاوەن مێژوویەکی جوان لە عائیلە پێشکەوتوەکان لە پیاوە عەشایرە گەورەکان لەو قوتابی و فێرخواز و مناڵە جوان و دڵ پاکەکان لە کچ و کوڕ و گەنج و پیر ئەمانە هەمویان هەڵە قوڵێن بۆ لە ناخەوە بۆ خزمەتکردنی کوردستان و خزمەتکردنی شارەکەیان بۆیە ئێمە من ئەڵێم ئەگەر دەنگتان نا سیری ئەوە بکەن کە دەنگی ئێنە کامە دڵسۆزە کاوە ئەگە دڵسۆز دیە بەتوانانیە دەن بەر بە یەکێکی کە لە لیستی 275 کە 275 عقلی ئستراتیژیەکەی کوردی با بەڕێوە ئەویش کاک مەسعود بەرزانی باشە سلێمانیەکان زۆر هیوایان بەم ئەقڵە باشانەی وەکو جەنابتانەوە پارتی دیموکراتی کوردستانیش وەکو پارتێکی بەرپرسیار لە هەرێمی کوردستاندا پێویستی بە کەسایەتی وەکو جەنابتانە کە لە پەرلەمانی عێراقدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ببنە هێز و باز و دەنگ و هیوایان پێتان هەیە کاک دکتۆر لە ڕابردوودا بینیمان لێرە و لەوێ هاوڵاتیان و چین و توێژەکان متمانیان بە هەندێک لە لایەنەکانی دیکە دەدا کە دەچوونە پەرلەمانەوە دەچوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەو متمانیان لە دەست دەدا پێداگیریان لە مافڕەوەکانی گەلی کوردستان نەدەکرد یاخود چاوپۆشیان لەو هەموو کەم و کوڕیانە دەکرد کە بەسەر گەلی کوردستاندا دەهات ینی ئێوە دەتانەوێت ئەو کەسانی کە کەم تەرخیمیان کرد هێزی ئەو کەسانە داوا بکەن بە ئێوە بدرێت و بۆ ئەوەی کە لە ڕابردوودا لە پەرلەماندا ڕوویە دووبارە ڕوو نەداتەوە ئەو دەنگدەرانی کە هی لایەنە سیاسیەکانی کەن هەموو لایەنە سیاسیەکانی کە دڵسۆزم بۆ گەل و نیشتیمان هەریەکیان بە ڕێژەیەکی وایە بەڵام بەداخەوە ئەیڵێم بیری تەسکی حیزبایەتی وای لێکردن کۆمەڵێک بنێرن بۆ بەغا بچێن داوای مافی ڕەوای کورد بکە بە پێی ڕێبازی لایەنە سیاسیەکان بەڵام بەداخەوە کە چوونە بەغا خۆیانیان بیرچۆوە کەوتنە ئەوەی کە چۆن دژایەتی پرۆسەی کورد و کوردستان بکەن ئەمە بەس بوو ئەوەی با بڵین عەتف و دەنگدەری ئەوەی کە باری دەرونی هیلاکە ڕای کێشتەوە بەلای خۆیانە بۆ کابینەی داهاتۆکە بۆ چەند کابینێکی داهاتوو هاتن ئەو کۆمەڵە وشایان و ئەو کۆمەڵە ڕستیان کە لە ناخی خۆیان ئەگەلێکی بیتەوە وە بینی لێ بکەنەوە ئەو هەش دژایەتیەکیان کردووە بۆ کورد و کوردستان دژایەتیان بۆ نەوەکانی داهاتویان کردووە دژایەتیان کردووە بۆ مێژوەکەی باوکیان ئەگەر لە قەبرا بێت بۆ مێژەکەی باوکیان بۆی ئێمە جوانین بەیەکەوە جوانین هەمووشمان لە بەلەمیکین ئەگەر کون بوو بەسەر هەمومانە غەرقە بێت ناڵم هیوان هەیە بەتوانا بوو بەڵام ئیتیجاهی تواناکەی وای لێکرد کردی بە ململانی سیاسی ئەگەر من قسە بڵم بە بەڕێزت کابوو من باشم نەخێوانیە زمان لاڵە بێ ناوی سەرکردە کوردەکان دڵسۆزەکان بێنێت لە کوردستانە کە ڕۆڵێکی گەوریان هەبوو بۆ شەهیدان کە ڕۆڵێکی گەوریان هەبوو ئەمڕۆ من لە بەردەمی ئەم کامێرەیە بە ئازادی بۆ سە قسە بکەم بۆیە ئەو سەرکردانە لەسەر سەرمان و ئەوانشی کەماون لە ئیستا هەر لەسەر سەرمان بەڵام بۆستن با بزانین کێ بنێرین بۆ بەغا کە قسەی کرد فکر نکاتەوە لە شلایەنێکی سیاسیە کاتەوە کە کووردە کاک دکتۆر من ئەوم زۆر بەراو گرنگە کە ئەم شەمەندەفەرە کوردایەتی و نیشتیمان پەروەریە بەردەوامی پێ بدرێت ئەگەر بربژێرێکی
دروست نەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەم شەمەندە فەرمان پەکی دەکەوێت گرفتی بۆ دروست دەبێ وەکو جەنابتان گوتان خاڵێکی دیکە هەیە کە زۆر لای من گرنگە کە جەنابتان قاڵبووی زمانن تەنها کوردی نازانن ئێوە هەنگاوتان ناوە بۆ زمانەکانی دیکە عەرەبیزانێکی باشن ئێمە بربژێرێکمان دەوێت کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەر کاتێک بێ بە کوردیەکی بڵند و بەدەنگێکی بەرز بە کوردی پێداگیری لە مافەکانی کورد دەکات و ئاڵایەکی کوردستان دەبات و بە شانازیە و دەڵێ من کورد و کوردستانی باشە لەلایەکی دیکەشەوە هەر کاتێک کە بیەوێت لە پەیامێکی کوردایەتی بە عەرەبی بیڵێت بە عەرەبەکان دەتوانێت ئەم پەیامەش بگەێنێ جەنابتان تا چەند زمان گرنگە بۆ ئەو بربژێرانەی کە دەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە من جیداخە هەندێک لە ئەندامانی پێشوو ئەڵێ مەرج نییە کە زمان با بڵین بزانێت زمانی عەرەبی بزانێت چونکە لە دەستوری عێراقیە زمانی کوردی هاتووە زمانی دووهەمە ڕاستەقا زمانی دووهەمە بەس ئەمڕۆ زمانی کە بیزانی لەگەڵ زمانی جەستا کە حرەکەتی پێ بکەی ئەتوانی بەرامبەرەکە و تێبگەنی لە بەرامبەرەکەشت تێ بکەیت بەڵام من ئەگەر عەرەبی نەزانم ناتوانم پشمە ناو پەرلەمانەوە ئەوەی کە لە هەست و نەسبا بتوان بیگەن بەکیە بیگەن بە بەرامبەرەکەم لەبەر ئەوە من یەکی لە برادەرەکان پێم وتم بەڕێزت عەرەبیە زانی وتی بەڵێ وتم باشە کەن دەقت دەست و لەقە قەپاق و یعنی چی منجەڵ قاپی سەرقاپی خۆی دۆزیەوە بەر لە هینی موسڵاوی یعنی من پێویستەکە لەگەڵ کەربەلاییەکە کە قساکەم نەڵم ئەچوم نەڵم ئەڕوح لە سوو ئەبێ پێی بڵم ئەڕوح لە ویلایە لوغەی لەهجەی کەربەلایی لەگەڵ بەسرا لەگەڵ عەزەمیە جیاوازی هەیە کە زانیم ئەمە عەزەماویە خەڵکی عەزەمیە پێی بڵم دات تێگەیشتی من لە ڕووی زمانی عەرەبیەوە نەڵم کە خۆم زمانەکەم ئەوانی کە ئەم ناسن نەزان یعنی دانی حچێت لغە عەرەبیە ما حد يعرفني يعني كردي لو عربي بس سڕای ئەوە من کوردم دایکم کوردە و باوکم کوردە بۆ کورد و کوردستان هەوڵەیەم بە زمانی عەرەبیەکە بەکار ئەهێنم لە پێنم بەس ئەگەر توانیم مستقبلا إن شاء الله توانیمان وا بکەین کە ئەو زمانی کوردیە داعمین بێ بەسەر عێراقا نەک هەر بەسەر ئەندامانی پەرلەمان وەجگە لەوەش کوڕە جوانەکەم ئەوەی کە تەرجەمەی لە عەرەبیەوە کا بۆ کوردی یا لە کوردیەوەی کا بۆ عەرەبی ئەو متەرجمی کە دانیشتووە بە جیهازیە تەرجەمەیەکە نایگەێنێ مەسیجەکە بە جوانی ئەمڕۆ پێویستمان پێیەتی کەواتە ئەنسوریەت هەیە لە گەیاندنیشدا بەڵە بەڵە ڕەحمەت لێ زۆر جار هەیە من کە لەگەڵ برا عەرەبەکانمانەکە دانیشتوین وتیانە فلانشت وایە ئەوە عەرب کوردەکان واڵن ئەڵێن باشە کوردەکان واڵن چکە لەبەر ئەوەی عەرەبی نازانێت دەفەرمو تۆ فێری کوردی ببە بۆی تۆ لە کوردیەکەی ئەو باشتر کەوابوو من ئەتوانم تەمەنا ئەکەم ئەوانی کە لاوازن لە زمانی عەرەبیە لەمڕۆوە کار بکات و بتوانێت کە چۆ بەغاوە سوود وەرگێ لە بەڕێز و لەو دەنگدەرانی کە عەرەبیەکەیان بەقووەتە پێشەوەی قسە بکە ڕستەکان فێر ببێ ئینجا لە دواییە بتوانێت بیگەێنێت و مەسیجەکەش بە جوانی لەقەڵکات ئێمە هیوا ئومێدمان زۆر بە جەنابتە کە بەو هەک بە دەوڵەمەندەوە بتوانێت ئەو پێداگیریانە بکەیت من پرسیارێک بە تایبەتی لە ئێستای هەڵبژاردنەکاندا دروست دەبێت لێرە و لەوێ باز لە یەک بازنەیی و فرەبازنەیی دەکرێت یەک بازنەیی و فرەبازنەیی تا چەند بۆ حزب و لایەنەکان و بۆ کورد و کوردستان گرنگە و پرسیارەکە وا بکەم یەک بازنەیی گرنگە یاخو فرەبازنەیی خۆی هەڵبژاردنەکاندا بۆ ئێمە کورد وەکو کورد ئەمڕۆ یەک بازنەیی بۆمان باش نەک فرەبازنەی یەک بازنەی هەموو عێراق یەک بازنەم وایە بۆ یەک بازنەی زۆر لە برا عەرەبەکان کە من لە کوفە ئەچم مناقەشاکەم لە بەسڕە لە بەغا ئەچم مناقەشاکەم زۆریان تەمەنا ئەکەن بە سلێمانی و هەولێر و دووهۆک ئەڵەن سەیری ئەو پێشکەوتنەکەن تایە ئەو ئاسوودەیەکەن ڕەحمەت لێبێ کە من پیان لەم سەرڕای ئەوەی کە ئێمە لە ساڵی 2014ەوە بەداخەوە ئێڵم بەداخەوە لێرەوە ئێڵم لە دوای بەڕێز مام جەلالەوە سەرکردەیەک نەبوو لە عێراقا دیفاع لە مافی کورد بکات وەکو مام جەلال وەکو کاک مەسعود 100 ساڵ عمری کاک مەسعود وەکو سەرۆکی عێراق هەتاکو بەڕێز مام جەلال سەرۆکی عێراق بوو یەک موشە دوانەکەوتۆ لە یەک با بڵین مافی کورد دوانەکەوتۆ لە عێراق بەڵام لەو ڕۆژی کە بەڕێز مام جەلال نەما هەزار ڕەحمەتی لێبێ ئەمانی کە هەمویان هەتاکو ئیستەش ڕێزم هەیە بۆ هەموو لایەکیان ڕۆڵی خۆیان نەبینی وەکو شۆڕژگێڕێکی کورد بۆ کورد و کوردستان ئەگەر یەک بازنەی وایە ئەوانەی کە معجەبن بە کوردستان
دەنگیان ئەیا بەلایەنە کوردیەکان تلایەنە کوردیەکان پارتیمان بیە یەکێتی بیە هەر لایەنێک لەو لایەنێ نایکە بێ ئەمان توانی ژماری کورسیەکانمان لە پەرلەمانی عێراق چی بێ زۆر زیاتر بێت باشە سنگ و قووەتی کورد زۆر بەخۆت بەس یەک بازنەی یەک با بڵین ئەمە یەک بازنەی فرە بازنەی وای لێ کردووە ئێستا فقط لە سنووری سلێمانیە دەنگەکان ڕەحمەت لێ بێ ئینجا سیکە لە بەداخەوە وای لێ هاتووە بۆ پەرلەمانی عێراق خەڵک ئەچێ خۆی هەڵە بژێرێ فکر ناکاتەوە چی ئەکا بۆ داهاتوو فکر ناکاتەوە ئەو ئەرکە بەرپرسیارەتیە لە بەردەمی خوا و لە بەردەمی نەتەوەکاکیە بۆیە من لێرەوە ئەڵم بە دەنگ دەر هەچ کەسێک کەوا محەممەد فەرەش قەراقی بەدڵ نییە ڕاستم بۆ لێ نەیە چونکە ئەگەر ڕاستی بۆ لێیام لە بەردەمی خوا بەرپرسە اینجا لە بەردەمی نەتەوەکو و ناخی خۆی و مناڵەکاریە ئەگەر من لەو ئاستا بووم کە من پشمە قەناعەت هەیە کە پشمە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراقەوە بەڕێزت ڕاستەکەم بۆ لێیە بۆ ئەوەی من ئەو بەرپرسیارەتیە لە بەردەمی خوا و لە بەردەمی نەتەوەکەم و لە بەردەمی دەنگدەرەکەمە بیخەمە ئەسوی خۆم باش کاک دکتۆر پرسیارێکی دیکە دێتە پێشەوە کە باز لە شایستە داراییەکان دەکرێت لێرە و لەوێ لەلایەن بەغداوە گرفتمان بۆ دێتە پێشەوە ڕۆژێک مژدەمان دەدەنێت جا من هەمیشە دەڵێم شەرم لەوەدایە کە ئێمە موچەمان کرد بە مژدەدان بە هاوڵاتیان و چین و توێژەکان ئێمە دەمانتوانی ئەم مژدانە لە ڕێی دەستکەوتەکان و زیاتر سەرکەوتنی کوردستانەوە بین بە هاوڵاتیەکانمان نەک لەوەی کە بە گەورەی بە تایتڵێکی گەورە لەسەر شاشەکانمان بنووسین مژدە سبەینێ لیستی موچە بڵاو دەبێتەوە باشە ئەمە گەورەترین شەرمە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم شەرمە لابین یاخود تاکەی هاوڵاتی هەرێمی کوردستان بە مژدەوە موچەی پێ بدرێت ئەگەر بینەری کەناڵەکەمان و بینەری کورد سێری ئەم بەردامەجەکان لە هەچ تۆڕێکی کۆمەڵایەت چێر لاپتۆپەکەی بکاتەوە یاسای دارایی عێراق قانونی مالی عێراق سێ بڕگەیتیە لە زۆر جێگا باسم کرد برقيكان على الحكومة العراقية إيداع كافة الواردات النفطية وغير النفطية في الخزينة الاتحادية واتا في الخزينة الاتحادية باشا الله لسر حكومة عراق لسر حكومة عراقي أبي دهاتي نوتينا نوتي بچێتە خزينة بۆ گشت پارێزگاکان لە نێوانیانە ئەم لە نێوانیانە ومن ضمنها لە نێوانیانە المحافظات المنتظمة بأقاليم يعني هريمي كردستان أما لكاتي داهاتي نوتينا نوتي أبي لازم هريمي كردستان أبي حبوي بكرة خزينة الاتحاد لدو ما ديكي جوازة على الحكومة العراقية الصرف للنفقات التشغيلية والاستثمارية أما لما ديك كان لتعويضات الموظفين لما ديك كان باشا أما دايم زول لاقرين قربوا كردنوي موظفين إسباع أو بطاقة الله دو مادة على صرف لخزينة اتحادي بو نفقات تشغيلي واستثماري لجيجاي كان بو تعويضات موظفين لخزينة اتحادي بو غش باريزغا كان ليران إن شاء الله جيجا لباريزغا كان يصير بهاري مكان باش رزم هي طيف سامي محاسبه وتكنوقراطه برزبوته على من ببي يا سنايكم راسك يا سيد عليك غلط تبرو بتكنوقراطك هي نخير بله من رزم هي اللي نوع لا تعصبيته من لبردم يمكن الله ايضا نوع لا اقربيني عليك يا ساي هبو لفبرجيك على من ضمنها لجيجاك على ما عدا ابي بيوسك اخوي ببرسيته كلكم راع وكلكم مسؤول عن رعيته او بس بالبرسي داري عراقه من عراقيم مروفم هاون اجتماعيين ارككاني بيوسكا وكو ما مساقي بصرو فرمان بركي بقى ابي بوم سرفكا بس اول يراد جوازيكي بو خوي دروس كد لبرشاي من بويا شاري ومزوان نافي لبردمين توي كردا اي لمو ليري انا او من ضمنها بخرات جيجاي ما عداك لنيوانك بخراته اي كانوا حد بس جيجاكي بقرياته باشا يا سيد راي عراق بو إما باشا بو أمر أمان تواني داوي تعويضات موظفين أمان تواني ما في فرمان بركان ما داواكين ل 2004 كباشا كوت كراوة كبارنا هاتوا كحصي خمان وبودقتوا وخو لصاد وانزا قد لصاد شواردنا هاتوا لصاد وانزا أمان تواني داواكين ببي أو يا سيد راي كسا أو ناقرته بو دستور أو نالي دستور علي من ببي ياسا ديريانا ألم بڵێن ئەندامەکانی پەرلەمانی عێراق باشە بەرپرسەکانی عێراق و بە تایبەتیش تەوجیم قسەکەم لێرە بۆ سەرۆک کۆمارەکان لە دوای مام جەلال ئێوە حامی دەستور نین
ئەو بڕگانی کە دەستور تایە جێبەجێ نەکراوە ئێوە لەکوێ بوون وەکو کورد بۆ کورد و کوردستان ئەو یاسایە کە هەڵە بوو کوا یاسازانەکانمان کوا یەکێکمان هەبوو ئەدابێکمان هەبوو کورد بوو لە محکەمەی هینا بوو ئەتیحادی عێراقا بوو ئەی بۆچی نەچوو ئەو یاسایە بخوێنێتەوە پێشەوەی ئەمە پرسیارە جەوهریەکە دروست دەکات ئەوانەی کە دەچنان جومای نوێنەرانی عێراق ئێستا فرسەتێکە بۆ دەنگدەران بۆ هاوڵاتیان بۆ چینی توێژەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە ژمارە سی دەدەن ژمارە سی تەمە ناکەم بە ژمارە سی دەوانەی نەیە بە ژمارە سی بڵێ دوکتۆر کاوە گوتی زۆر جوانی ماشەڵڵا لێبێت ڕێزداری ژمارە سی بۆ ئەو دەنگدەرە دەبێت ئەو ژمارەیە بێت کە سبینە دەچێت ئەنجومەنی نوێنەران عێراقەوە شارەزایی لە دەستور و بڕگەکانی دەستوری عێراقیدا هەبێت ئینشاءڵڵا بۆ ئەوەی کە پێداگیری بکات کەواتە شارەزان نەبوونە ئێمە ئەم هەڵە و کەم و کوڕیانەی کە ڕوویان ناوە بۆ نمونە ئێستا ئێمە 5 بووچەمان لای عێراقا وەکو قەرەبووکردنەوە کە بەڕێستان لە عاشەکەی من و هاوڕێکانم لەوانە نشینی چۆن بتوانین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا شەڕ لەسەر ئەمە بکەین بڵێن ئەم قەرەبووە بێ بگەڕێتەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان من لەسەر بۆچوونی سەرۆک بەرزانی بڵێ و سەرۆک کاک بەسوو بەرزانی بڵێ ئێمە ئەچین سازانەکەین شەڕ ناکەم بڵێ من ئەگەر پشم شەڕ بکەم لەوانەیە کۆمەڵێک لە برا کوردەکانم لە پشتم نەبن بەناوی ئۆپۆزیسیۆنەوە بەزەگەر من پشم سازان بکەم لەگەڵیانە باش برا ئۆپۆزیسیۆنەکانم قەناعەت پێ بکەم پێشەوانی کە ئەوانی کەش عینەشت قەناعەتیان پێ بکەم ئەتوانم وا بکەم لە مافەکانی ئەگەر خوا بۆم بکات ئەگەر بەدەنگی ئەو دەنگدەرانە بچوومە ناو پەرلەمانی عێراقەوە خوا بۆم بکات توانم پشم ئەو مافانیان بە سازان و سوعبەت و وەکووت بە گوف و بە قشپڕی و بە ساوسەوزی چین ڕایکێشینەوە بۆ کورد و کوردستان لە خزمەتی کوردستان ئینشاءڵڵا باشە کاک دکتۆر بەڕێستان پرۆفیسۆرن لە کارگەر و داراییدا دەتانەوێت لەم ڕوانگەوە چی بکەن من دائیمەن خاڵێک هەیە دەتەوێت لەو بوارەی خۆتان لە شارەزایەکە و پسپۆڕێکەتان داکاری لەسەر بکەن من 34 ساڵە لەم دەڤەرە کارەکەم دائیمەن تووشمە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە بڵێ بەداخەوە ئاعترافی بەرپرسە باڵەکانیش کراو لەسەر قسێ بەداخەوە قەت کارگێڕی ڕۆڵی خۆی نەبینیوە لە حکومڕانی عێراقا و هەندێک لە دام و دەستگاکانی حکومەتی یاریمی کوردستانیشە باش بۆیە شخصی مناسب لە جێگای مناسبەدا نەداوە باشە پێویستەکە ئەگەر بۆم بکرێت کە شکور بۆ خوا جیلێکم پێگەیان لە زانکۆکانی سلێمانی و هەرێمی کوردستان و ئەتوانم بڵم لە عێراقیشە کە پسپۆرن لە بواری کارگێڕیە لە داراییە لە گشت زانستەکانی کارگێڕیە ئەمانە ببن بە مەشغەڵێکی بەرز بتوانین ئەوانی کە ئەچنە ناو پۆستی کارگێڕیەوە خولیان پێ ببینن شۆڕشێکی کارگێڕی بکەین دەست پێ بکەین بۆ ئەوەی داهاتووی نەوەکانمان بەرە و گوڵێکی نەرگیسی بەهاری بەردەوام بن کارگێڕی و دارایی بەست پارەژماردن و هەندێک ئەم سەرۆتینات نییە عقڵە دەبێ عقڵ با بڵێن بڕیا بدات بە هیوام سەرکەوتوو بن کاک دوتۆ من پرسیارگەلێکم ماوە دەزانم لە پرسیارەکانیشدا جەنابتان هەکبەتان دەوڵەمەندە و وەڵامتان بۆ هەموو پرسیارەکەیە تەمەناکەم لە شاوی دەنگدەرانی شارووا بە دڵنیاییەوە ڕابردوو شایێتە کە جەنابتان خزمەتێکی باشتان بە کورد و کوردستان کردەوە یەکێک بوون لە وێنە باشەکان یەکێک بوون لە کەسە باشەکان لە هەرێمی کوردستاندا لەوانەیە لێرە و لێ هەندێک لە دەنگدەرەکان بەرکەوتنیان لەگەڵ جەنابتان نەبوو ڕوبەڕوو بەڵام لە ڕێی شاشەکانەوە تۆ توانیوتە بچیتە نێو هەموو ماڵێکە و خزمەت بە چین و توێژەکانی گەلی کوردستان بکەیت سپاس بۆ جەنابتان کامێرە دەدەم بە بەڕێستان دوایین پەیامی خۆتان و داوا بکەن لە دەنگدەرانی خۆتان کە دەنگ بە بەڕێستان بدەن بەڵێ من پرۆفیسۆر دکتۆر کاوە قەرەداخیم پرۆفیسۆر لە بواری کارگێڕی و داراییە دەنگدەری خۆشەویست لە شەقامەکانی سلێمانیە وێنەی من نابینن لەسەر فلێکسێکی من نابینن بە عەموودەکانەوە فلێکسێکی من نابینن لە باخ و باخشەکانە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی ژینگە پیس نەکەم بۆ ئەوەی ژینگە ناشین نەکەم بۆ یەکێ لەو وێنانە بەرز نەبێتەوە بیا بە سەقفی سیارەیەکا و تووشی حادسەیەکی بکات من لێرەوە ئەیڵم لە دەستگای تۆڕی کۆمەڵایەتەکانەوە ئەیکەم من ئەوەی کە ئەم ناسیەت ئەبینیە مافی ئەوەم هەیە کە بچم دیفاعی لێ بکەم لە پەرلەمانی عێراقا دەنگم باتی ئەوەشی کە ئەبینە شانی ئەوە نیم
تەمەنا ئەەکەم دەنگ با بەو کەسەی کە شانی ئەوەیە کەس بچێ دیفاع لە من و تۆش بکە لە عێراقا بۆ مناڵەکانیشمان و هەروەها حەزم نەکردو بەداخەوە ئەیڵێم بەعزە نەفسێکی نزم نەخۆش هەیە وێنەی ئەو کاندیدانە ئەدڕێنێ کە ئایا هیچ سەر بە هەرژیانێکی کوردی بێ هەموویمان ئێمە کوردین زۆر ناشینە سوکاتی بەو وێنانە بکەین ئەوە ناوی باوکمانی پێوەیە ناوی خۆمانی پێوەیە ڕقەمی لیستێکی پێوەیە کە نەتەوەیەک من ناڵم هەر 275 هەموو لیستەکانی کە چونکە 275 لە بیری فکری قیادی سیاسیمانەوە بۆ کورد و کوردستانە بۆ هەموو لایەنەکانە سەرۆک بەرزانی ئەڵێ هەموو لایەنەکان دەرچن پارتیش دەرچیە بەس کوردیەک بێت تەمەنا ئەەکەم دەنگ دەری خۆشەویست خەڵکی شاری سلێمانی با فکرکەینەوە بەسە ئیتر بە بیری تەسکی حیزباتی فکرکەینەوە ڕێزم هەیە سوپاس بۆ هەموو لایەکتان زۆر سپاس بۆ جەنابتان ئاست و ڕۆشنبیری و سەقافەی جەنابتان جێی شانازیە هەمیشە ئافەرم ئێمە شانازی بە جەنابتەوە دەکەین بە هیوان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا بتان بینینەوە ئینشاءالله سپاس دووبارە بۆ بەڕێستان بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش ئەوەی کە بینیتان ئەم بەربژێرە باشانن ئەم مستەوا باشانن کە ئێمە داوا دەکەین دەنگیان پێ بدەن بۆ ئەوەی کە ئەو فرسەتە باشەی لە ئەمڕۆدا لە بەردەستاندایە بۆ ئەوەی کە سبەینێ پەشیمان نەبنەوە لە دەنگەکانتان دەنگ بدەن بە ژمارە 30 و لیستە گەورەکەی پارتی دیموکراتی کوردستان کە 275 شاد بن و خواتان لەگەڵ بێت.